ئەو بەرهەمەی ناوخۆی کە هەمانە لە ناوخۆیان ساغ نابێتەوە، سەرف نابێت، زۆرە مەشروعەکانمان زۆر بەرەو پێش ڕۆشتوون، ئیشێکی ینی زۆر خەڵک لەسەر هەموو حسابێکی خۆی حکومەت نەهاوکاریمانەکە، باشمان لەسەرەکە، ئیجازەمان نەبێ غرامەمانەکە و لە هەر لایەکۆ شتێک بێ ئاسانکاریمان بۆ ناکە و بەرهەمەکانمان لە ناوخۆ ساغ نابێتەوە. ئەگەر وابێ ئەم کەرتە بەرەو لە ناوچوو نەشێ. ئەم هەموو مەشروعی کە لێرە دروست کرا لە ناوخۆیە سرف نابێ براکەم، ئەو مریشکە ساغ نابێتەوە لە ناوخۆیە، ئەبێ بڕوا بۆ خوار و عێراق، ئەمانیش ڕێگری لێکن نایڵن بڕوا. باشە بازەوە دەکرێت کە حکوومەتی عێراقیە لە بازگەکان ڕێگە نادا کە ئەم بەرهەمە داخلی جنوب خواروی عێراق ببێت. بەڵێ حکوومەتی عێراق ڕێک نایە، حکوومەتی عێراق ڕێ نایە، حکوومەتی هەرێمیش ئاسانکاریمان بۆ ناکە. ئەمە تا چەند کاریگەری لەسەر بازاڕی ئێوە دروست کردو؟ وەڵی خاوەنی کێڵگە پەلەوەرەکان هەمیان لە زەرەر و زیانێکی زۆران، چونکە ئەو سەعرەکە ئەیکا سعری تێچووەکەیشی نییە، سعرێکی زۆر کەمە. ئێمە نامانەوێت وەگران بێ لەسەر هاوڵاتی، بەڵام سعرێکی واش ناکە ئێمە زەرەرکەین، سعرێکی وەسەط. ماوەی چەندە کام گرفتتانێ ئێوە؟ والله زوو هەیە، ینی ئەمە هەر لە ساڵێکا دوسێ جار ئەم بابەتە ڕوئەیە، ینی ئەمە زوو ڕوئەیە ئەم بابەتە. ئەمە وای لێوە نەکردووە کە بەرهەم کەم بکەنەوە بۆی کە زەرەر نەکەن؟ ئەگەر وا بێ کابرا ئەبێت تێی نەکا مەشروعەکەی داخات کە داخستی خست ئەو کاتە گرانە بێ لەسەر خەڵک، دوای ئەبێ حکوومەتی هەرێم ئەبێ بەستوەکە وەرگێ بە سعرێکی زۆر بیفرۆشێ بە خەڵک.